سلااو لە بەشی دووەمی ئەم بەرنامەیەدا بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان و یاددەوەریەکانی لەبارەی شۆڕشی کوردەوە. سلااو دکتۆر. لە بەشی یەکەمدا لەوێ ڕاوەستای کە باسی ئەوەمان کرد جەماعەتی مەکتەب سیاسی بەرەو بەغا بەڕێکەوتن. نەخۆی لەوێەوە ئەوان چوونە سلێمانی لە باشە اتصالیان کرد لەگەڵ عەبدوڕەحمان بەزاز. عەبدوڕەحمان سەرۆک وەزیر بە وەختە دەیویست بە ئاشتی کێشەی کورد هەڵکا، پەیوەندی لەگەڵ مەلا مستەفا و شۆڕشە بوو و پەیوەندی لەگەڵ ئەوانیش کرد. یعنی وردە وردەسە و پەیوەندی کەوتنە گفتوگۆ لەگەڵی لە بەغا و چوونە بەغای تر وردە وردە هاوکار بوون لەگەڵ حکوومەتی عێراق. بەڕێی من ئەوە هەڵەی استراتیجی بوونا بۆ بچنە بەغا، هەرچی خلافێکیان هەبێ. ڕاستە ناکۆچیەکە توانی بڵێ خەتا هەردوو لا بوو، ناتوانانی بڵێ هەمووی خەتا لایەکە، بەڵام نەئەبوو بچنە بەغا، چونکە کە تۆ چوویتە بەغا و لەگەڵ ئەو حکوومەتی بەغا ئیتر شتەکە هەموویە گۆڕێ، فەرق زۆرەکە. یعنی ئەو وەختە مەجبوری وەختە چەکت شەڕەکەی شەڕ زۆر بوو و نەتیجە هەردوو لا زێرەکەندەوە زەیشمان کردووەتەوەن. ساڵی 68 ئینقلابی بەعس ڕۆیە. ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن یانە سەردەسەڵات. دوای ئەوە بەیاننامەی 11 ئازار کە وەک باسەکرێت تا ئێستا گرنگترین وەسیقا یا دیکۆمنتە بەدەست کوردەوە لەگەڵ حکوومەتی ناوەندە. بەڕێزت لەو کاتەیە ئاگاداری تەفاسیل بووی. با بڵین حیسیاتی ئەم بڕیارەی بەعس چۆن بوو، چۆن ئەو بەعسە قەومیە شۆفێنیە ڕازی بووە بە بەیاننامەی 11 ئازار بەم شێوەیە. بەعسیەکان کە هاتنە حوکم 68 طبعا خۆیان تاقی کردەوە، تقریبا ساڵێک شەڕیان لەگەڵ کورد کرد. ساڵێک شەڕیان کرد. ساڵێک تقریبا ساڵێک و ئیسیفادەشیان لە دووبەرێکیەکەی کورد کرد. یعنی ئەو فەتەی کە شەڕیان کرد جەماعەتی مەکتەب سیاسی کۆنیش لەگەڵیان بوو، لەگەڵ ئەوانیشا بەڵێ زۆر شەڕە توندەکان ئەو کاتە بوو. بەڵام کە دییان پاش ساڵێک لەو شەڕ و لەوە بەهۆ ئیسیفادە لەو دووبەرێکی هەمووی نەتیجەی نەبوو. یعنی زۆر حکوومەت هاتون شەڕیان کردو بێ نەتیجە بۆتەوان. لەبەرەوە کە دییان ئیتر بایاندایەوە بەڕاستی گۆڕان بە تایبەتی سەدام و جەماعەتەکەی چووە ناو حیزبی بەعسیشە هەیە بەنەوعەیە زیاتر مێلە ئەولایە مێلە ئەو لە ئەمانە، بەڵام بەریتر کەوتن ئەوەی گفتوگۆ لە بکەونە پەیوەندی و گفتوگۆ لەگەڵ مەلا مستەفا لە پێشە لابەلا کرایانی نەک ڕاستەوخۆ بەهۆی سۆڤێتەکانەوە، بەهۆی عەزیز شەریفوانەوە، بۆی هەندێک لە عەسکەریەکانەوەی خەڵقی کە هات لە بینە. لە پاشە لە نهایەتی 69 بوو بە هیچ شتێکی ڕاستەوخۆ. یەکەم وەفد ئەوان لە بەغاوە هاتن، کاغەزێکی ئەحمەد حەسەن بەکریانەوە بۆ مەلا مستەفا بۆی دەست بکەن بە گفتوگۆ لەسەر وەزعەکە. ئێمەش گفتوگۆمان پێ باش بوو تەوان لەو کاتە. ئیتر ئەو دەستی پێکرد شتی ڕاستەوخۆ. من سەرۆکی وەفدی کوردی بووم ئەو وەختەی کە چووە بەغاوە هاتوو. ئێمە ئەچوینە بەغا جاریەوە ئەوانە هاتن، ئێمە ئەچوین هەتا ئەوە بوو لە 11 ئازار ئەو ئیتیفاقە دەرچوو کە زۆر خاڵی باشی تایە تەوان و شتێکی مێژوویشە. بەس کەرکووکی هەرتیان نەبوو کرد. بەڵام تەبعاً کەم و کوڕیشی هەیە ئیتیفاقەکە. مەسەڵەن ئێمە لە ئەنجومەنی سەرکردایی شۆڕش بەشدار نەبووین، ئەوەی کە هەموو شتی ئەوە بوو یاسا و هەموو شتێەوە دەریە کرد. ئێمە لە جێش قیادەی جێژ نەبووین، قیادەی عامی ئەمن، قیادەی عامی جێش. یعنی مەقسەدم ئەوە نییە هەبڕای هەمووی هەر باش بووێ، یعنی ناتوانانی بڵێ شەریک بووین، بەس دکتۆر لە حکوومەت بەشدار. ئێوە وەکو خەڵکی کوردستان، وەکو شۆڕشی کورد چ پێویستان بەوەیە لە مەجلیسی قیادەی سەورە بن؟ ئێوە یا شۆڕشی کورد ئەوێ کوردستان ئاوادان بکاتەوە یا خاوەنی ماف بێ لەسەر ئەرزی خۆی، ئیتر بۆچی لە مەجلیسی قیادەی سەورە بێ؟ لەخر تۆ بەشێکی لە عێراق خۆ دەوڵەتی جیاواز نیت، قەرارات هەمووی لە بەغا. کێ قەرارەدا مەجلیس قیادەی سەورە؟ چون پەرلەمان شت نەبوو وەختە هیچ
تۆکە تیای نەبیەوە بەکەی خۆی چ قەرارەیە دایدا وای ئەگەر تیا بتەوێت شەریک بێت تیای بی من مەبەستم ئەوەیە کە نەکرد مەبەستم ئەوەیە کە ئێوە بەیاننامەیەکتان هەیە ڕێکەوتنێکتان هەیە ئەو ملزەمە بە پیادەکردنی ئەو ڕێکەوتنەوە ئەوە بەس نەبوو یانی نا ڕێکەوتن مەسەران تۆ ڕێکەوتنت هەیە خاڵی باش تایە بۆی جێبەجێ بکرێ قانوشیەوێ وای کێ دەریەکە مەجلسی مەجلیسی قیادەی سەر تۆ لەوێ نیت یعنی ئەوە کەمە کوڕیە بە قوڵیان نەکرد طبعاً لەبەرەوە ناتوانانی بڵێ 11 ئازار ئێمە شەریک بووین لاوەکەم بەس لە وزارەت بووین ئێمە لە منطقی خۆشمان طبعا ئیداری منطقی خۆمانەکە مهم بوو ئەوە شتێکی باش بوو یعنی خاڵی زۆر باشی تیا بوو هەنگاوێ بوو بۆ پێشەوە سەرکەوتنێ بوو بەڵام ناتوانانی بڵێ ئەوە بوو کە هەموو مافەکانی کوردی تیا بێ و شەراکەتی دروست نەکرد لە بینە و زۆر کاڵێکی تریشە بۆ حکوومەتەکە حکوومەتێکی خوێن ڕێژ و خەڵقی کوشت و خەڵقی ناوبرد ئێمە ئەساسەن نەوعیتر بووین لەبەرەوە زۆر نەمانەتوانی تەئیدی سیاسەتەکە ئێوان بکەین لەبەرەوە هەر لە سەرەتاوە ناکۆچیە بوو لە بەس هەر گومان و با بڵێن بەدگومانی لە بینە هەبوو تا گەیشتە هەوڵی تیرۆرکردنی بەدگومانی هەبوو لە بینە وردە وردە زیادی کرد و ئەوان کە دییان مەسە 11 ئازاریان کردبوو ئەو هەموو مافوشتانەی تیا بوو بۆی کورد ڕاژێشم بەلای خۆیان کورد ڕاژێشم بۆی تەئیدی سیاسەتی ئەوان بکە قیادێوان کە دییان کوردەوەی پێ ناکرێ ئیتر وردە وردە ڕێیان گۆڕا کەوتنەوەی دژایەتی بکەن دژایەتیەکانیش گەورەترینی ئەوەی هەوڵی تەرۆری مەلا مستەفا بوو پێشەوە هەوڵی تەرۆری کاگدیشیاندا وردە وردە دەستی پێکەوان ئێمەش چیمان پێ بکرا دژێوانەمان کرد هەوڵی تیرۆری لەبەرەوە وردە وردە علاقەکە بەرەو تێکچوون ڕۆی بەڵام قەرار درا بوو 4 ساڵ هەوڵ بدرێ هەر مایەوە 4 ساڵەکە تاتەوە بوو وەک وابزان فازل بەڕاک باسی ئەوواکە کە بەعس لە هەفتایە زعیف بووە ئەم 4 ساڵەی وەکو هدنە دروست کردو بۆی خۆی بە قوت بکات ئەو کاتە دژی کورت شەڕ بکات پێت وایە ئەمە تا حەدێ ڕاستە زعیف بووە و نەیتوانی بە شەڕ سەیتەرە بکات لەسەر شۆڕشی کورد لەبەرەوە ئەوەی کرد بەڵام طبعاً لە پاشە وردە وردە کە علاقاتمان تێکچوو ئەوەی کە ئەوانیان ویست ڕووی نەدا ئەوەی کە ئێمە بەتەما بن ڕووی نەدا وردە وردە وایان کرد کە بەرەو سۆڤێت چوون معاهدەیان کرد لەگەڵ سۆڤێت ساڵی 70 خۆیان پێ بەهێز کرد چەک و تەقەمەنی و تەکنۆلۆژیا و شتیوە اینجا بۆی خۆیان ئامادە پارەی نەوت و ئەم شتانە بۆی جارێکی تر بە شەڕ خەریک بن یعنی فکری ئەویان زۆر باشە مەسەلەی هەوڵی تیرۆری مەلا مستەفا بەڕێزت ئاگادار بی لەو کاتەوە ئەوە چۆن بوو واللهی مەجموعەیە مەلا هەبوون مەلا بوون بەڵێ مەلا بوون هەندێکیان سونە بوو هەندێکیان شیع بوون چەند جارێ هاتبوو مەلا مستەفایان دیبوو وەکو زیارەت و کتێب و شتیان بۆ هێنا بوو مەلا مستەفاش شتی دینی زۆر خوێنەوە طبعاً ئەم جاریان کە هاتبوون طبعاً حکومەت ناردبوون یەک دووجا ئەم جاریان کە هاتبوون ئیتر حکومەت پلانەکەی دانابوو کە بێن و بتەقنەوە و ئەو شتە ڕوودا ئەنی خوان نەیانزانی نەخێر مەلاکان نەیانەزانی بەڵ ئەو دوو ساقی هێنابوویان هەردووشیان زابتی ئەمن بوون 6 مانگێ لە ئەڵمانی شەرقی تەدریبیان کرد وەکو بیسمان کە چۆن ئیشەکە بکەنەوەوان زۆر بە وردی کراتەوان هاتبوون کە بیان بین لە پاشایتر ئەوە بوو کە هاتن ئەو مەلایی کە تەقیەوە لە ژوورەکە ئەو پشتێنیشیاندا بووە لە سازەوە تەزیلە دەنگی مەلا مستەفا تەزیل بکە فعلا تەزیلیش بوو بەڵام بە مەوزە لە دەرەوە دووزابتەکە کە لەوێ بوون تەقانیانەوە وەختی مەلا مستەفا کەوتە قسەکردن لەگەڵیان تەقیەوە و ئیتر ئەوە ڕوویدا ئەوەی کە بیرتە و هەمویان لە ناو چوونەوان بوو مەلا مستەفا هەندێ ساچمەی بەرکە بوو من دەرهێنا و من هیچم لێ نەهاتەوە
لە ژوورەکە دەرچوون هەر مەلامساو من بووم لە ژوورەکە بەس ئەو دوانە بوو بەڵێ ئەوانیش 9 کەس لە ژوورەوە بوو و دوو سایقەکەش لە دەرەوە بوو ئیتر ئەوە قەومە دوای ساڵی با بڵێن 74 یانزە ئازاری 74 شۆڕش دەستی پێکردەوە نهایەتی ئازار نهایەتی ئازار بوو چۆن ئەوتر حکومە دوتی تەواو نایکەم پەشیمان بۆ بەڕسمی یاخود وەکو پێم وتی لە 71ەوە تێکچووی باشە ینی وردە هەر ناکۆچی و ئەوانە هەموو ڕاستە وەزیر شتە بوون بەس حکومەت خۆی حازرە کرد ئەو وەختە ئێمەش بالمقابل فکرمان کەوتە لای ئەمریکا و ئێران و ئیسرائیل و ئەوانە بە تەمایەوە بووین ئەمانە شتێکمان بۆ بکەن نی ترک ئێمە کەوتینە سەر ئەو مەوجەی دەرەوە ئەوانیش کەوت نەخوا ئامادەکردن دژی ئێمە لەگەڵ سۆڤێت هەر بلۆکەکە وای لێ هاتیان تقریبان بەڕاستی ئەوان سەر نەکەوتن ئێمەش هەڵەمان کرد ینی وامان تەسەورە کرد ممکنە ئەمادەم ئەمریکا هاتۆتە ناویشەکە لە 72 و ئیسرائیل و ئەمریکا و ئێران ممکنە شتێ بۆ کوردکەن بەس کوردیان فرۆش دیتە چی ڕۆیدا هەڵە بووین ئێمە لە لێکدانەوە مەبەستم هۆکاری هەڵگیرسانەوەی شۆڕش نەیانتوانی بەو هەموو قووەت وشتا کۆتایی بە شۆڕشەکە مەبەستم یەکشتە هەڵگیرسانەوەی شۆڕش یەکەم لەحزەی هەڵگیرسانەوەی شۆڕش یعنی با بڵێن بەعس وتی ئیلغای کردەوە یان زەی ئازاری یا بۆچی بەعس کە هیم بوو ئاخر شت وتی ئەمە یاسای حکمی زاتیە ئەوان نووسیویان تەوان یاساکە پەسەندی بکەن لای ئێمە و لە پاشا باسی سنووری کوردستانەکەین بەنسبەت ئێمە شۆ سنوورەکە مهمە خۆ یاسا توانی بیگۆڕی ئەوانە ئێمە ڕەفزمان کرد نەمان نەتوانین خۆڵی بکەین و ئەمانیش سوورون لەسەری چونکە بریاریان دابوو کە شەڕ بکەنەوە لە کۆنگرەی بەهێز ببوونەوە بریاریان دابوو بەڵامی ترەوە کە کوردەوەی پەسەند نەکرد ئیترەوە بوو آخر شت کاکی دیش چووە بەغا 8 ئازار محاولەیەکی کرد بە سەدامی دیوانە فایدێ نەبوو ئیتر 4 ساڵەکە تەواو بوو ئیتر ئەوان خۆیان ئامادەکرد و شەڕیان دەست پێ کردەوە ناتوانێ بڵێ شۆڕ بڵێ شەڕ دەستی پێ کردەوە چکە ئێمە شەڕیان دەست پێ کردەوە ئێمەش بەرگریمان کرد زۆر باشە عەبدولمسەور بەرزانی کتێبێکی هەیە باسی ئەوەکە کە لە 74 کاتێک شۆڕش دەست پێکاتەوە حکوومەت بە دەستی ئەنقەست دەستی وەڵا کرد کە هەموو کەس بچێتە دەرەوە تەنانەت ئەڵێ ئێمە زابت بن خوان ئەیان زانی بەناو سەیتەرەکانە ئەڕێشتین یعنی خەڵکێکی زۆر هاتبوو دەرەوە ئەو کات دەرەوە هاتنە دەرەوەش ڕاز نەبوو باشە ئەو ماڵ و مناڵە بۆچی ئەو خەڵکە بۆچی هاتن خەڵکەکە ئەزین چۆنە لەلایەکەوە هەندێک لە برادرانی حیزب خۆمان ینی ڕێیان وا بۆ خەڵک زۆر بێتە دەرەوە باشترە بۆی کە هاتە دەرەوە لەو وێنە قورساییە دروژەکە و تاسیرەکە لە وەزعی حکوومەت و ئەمانە بەعزێکیش ڕێیان وا نەبوو ئێوە باریشانی شۆڕشی قورس قورسی کرد زۆر بەرەوە بەڕێی من هاتنە دەرێ باریشانی خۆشی قورس کرد حکوومەتیش لەوە ئەچوو زۆر درژ نەبێ یعنی ئەوەی ما خەڵک بچنە دەرەوە شوە بارت خۆشە بێ بەوە یەکێک لەوانە کارەساتەکانی شەڕی قەسفی قەڵاتزەوە زۆر قەسفی تر کرا لەبەرەوە هەو هاتنە دەرەوەی بە قەڵەباڵغی و بە زۆر سوودی نەبوو بۆ ئێمە باشە ئێوە لە 75 یاخود لە 74ەوە دڵتان بە شای ئێران خۆش بوو کە پشتیوانیشی ئەکرد فیانن و چەکیشی ئەیانێ بەڵام دوجار ئەویش پەشیمان بۆ بەکارهێنان بۆ کارێکی خۆی کە بریتی بوو لە شەتر عەرەب بەڵێ شاهل لە ئەساسە لەگەڵ قەزەی کورد نەبوو هیچ شێوەیەک چونکە ئەگەر لەگەڵ کوردی خۆی چەند ملیۆنی کوردی هەیە هیچ مافیچیان نەبوو مەلامس باش خۆی هەمیشە من جۆم لێ بووە و من بڕوان بەشانیە و هەر وەختی خیانەتمان لێ بکە ئیکە خۆیزانی وەڵی دایمە وایەوە دەڵان زۆر بڕوای پێ نەبوو بەڵام ئیتر تۆ وا لات و کەوتویتە دەست ئەو ئەمریکا و ئیسرائیل کە هاتووە ناوچێشەکە بە قسەی شایانە کرد بە قسەی شاشاچی بڵێ هەرەوەیە لەبەر خاتری ئەو هاتبوون تەمان
ئیتر ئەوە بوو کە شادی وردە وردە لە بنەوە لەگەڵ سەدامان مفاوزەی هەبوو بە واستەی مصر و جەزائیر و ئوردن و تورکیا و ئەمانەی ئەنی ناو بژیانە کرد لە بینیان وردە وردە ئیتر شاکەدی سەدام هەموو خاڵەکانی بۆ حەلەکە شەط العەرەب و حدودی بەڕی و شتی تر ئیتر فرسەتی هێنا تیجارەتەکەی کرد کوردی فرۆش و لەگەڵ سەدام ڕێکەوت اتفاقی جەزائیری کرد بە تایبەتی دژی کورد بەس دکتۆر زۆر ڕەخنە لەوە ئەگیرێ باشە ئەوەشە دەستی و بەردە بەس ئێوە ئیمکانێتی سیلاح پارە شۆڕژگێر پێشمەرگەیەکی زۆرتان لە بەردەستا بوو بۆچی واستان هێنا نەئەکرا بە شێوەیەک لە شێوەی تر بەردەوام بن بە شەوەی پارتیزانی لەما ڕێی جیاواز هەبوو طبیعی یعنی هەبوو ئەو ڕێی کە ئەڵەی وەکو ئێستا باست کرد بەڵام بریار کێ ئەیدان بەلام سوپاعی داج و خائیدی شۆڕش و مستی و خەڵکەکەش بڕای بەو بوو زیاتر ئەو ڕێی وا بوو طبعا نەیگوو ئێمە شۆڕشمان کردووە شۆڕشەکە گەیانوتە 11,000 حکومی ذاتی وەمانە ئێستا ئەمەی کراوە ئیتفاقی جەزائیر عالم هەمووی لەگەڵێتی بە ڕووس و بە ئەمریکا و بە عەرەب و بە نەوت و حکووماتی ئیسلامی و هەمووی و ئێران دژمانە بێت چونکە سەدام ئیتفاقەکەی کردو بۆ ئێران واز لە کورد بێنێ دژی کوردوانە لەبەرەوە شەڕی تر کە بکەین غەیری زەرەر هیچ سوودی نییە ئەو تەوا قەناعەتی مەناوچەوە بۆ قەناعەتیشی زۆر تەواوی بەڵام خۆت لە ئێستادا بەڵام تەمەن ڕێی تریش هەبوو ئەگەر بکرێ هەربی عسابات یا بەعزێش جواب بکرێ چەک هەیە پارە هێشتەیە ممکنە تەئسیر لە سیاسەتی سەدام بکا کە ببینێ شۆڕشەکە هەرماوە دوورکەوێتەوە یا دژی ئێران بێشتیوە بەڵام تەمەن ڕێی یەکەم کە هی مەلامسوا بوو کە کۆبوونەوە کرا هەموو لایەک بەشدار بوون خەڵقتەی ڕێی یەکەم باشە دکتۆر ئێستا کە خۆت بیرەکەیتەوە لەو بڕیارە با بڵێن لە ئێستادا ئەگەر شۆڕش بەردەوام بووە کە بەردەوام نەبوو لە بەردەوام نەبوونی ئێوە زەرەری نەفسی و سایکۆلۆژی و تاریخی یعنی گەلی کورد بەگشتی زیاترتان نەکردووە لەوەی بەردەوام بوونە و وڵی جا ئەوخر ئەوەیە بیرروبۆچوون هەیە بیرروبۆچوون لە ئێستا کە دوای مەسەن 50 کە دوای ئەوە ئەو دوو احتیمالە هەیە ئێستاژ ناتوانم بڵێم کامیان ڕاستتر بوو چونکە ممکن بووی یەکەم ممکن بووی دووەم لە ناو بچی ئەو هەموو کوشتاریش بێ و هیچیش نەتیجەی نەبوو شۆڕش هەروایە شۆڕش آخر ئەوەیە مەسەلەکە لەبەرەوە بە قەناعەتی من مەسەلەکە بەو شێوەیە بوو مەلامس باشە لە کۆنەوە ڕێیوا بوو کە عالەمی دەرەوە سۆڤێت و ئەمریکا هەیبەن بەڕێوە ئەگەر یەکێ لەو دوو دەوڵەتە تەیدن نەکە آخر ئەگەر خۆت نەبی چێ تەیدتر ئەوە بوو لەو وەختا مناقەشێکی زۆر لەسەر شتانە کرا بەڵام لە پاشە ئەو ڕێیە پەسەند کرا بەڵام ئێمە بینی ڕۆیدا مەسەڵەن شکستی شۆڕش ئینسانی کوردی تێکشکان بەجارێک وای ڕاست هەروەڵا تاسیرێکی نەفسی زۆری هەبوو تاسیرێکی واقعی لەسەر واقعی کوردەکە هەبوو خەڵکێکی زۆر بێ ئومێد بوو لەوەی کە 14 ساڵە خەریکە و نەتیجەی ئاوایە بەڵام ئیتر ئەو واقعەکە بوو ئەو بریارە کە درا ڕێی هەیە ئەڵێ وامام کردای باش بوو وامام کردای باش بەڵام لە حاڵەتی وا کۆبیتەوە ئەکسەریەت چیوت هەرەوەیتر زۆر باشە بەڵام خۆ هەر لە ناو کووردا دوای ساڵێک دیسانەوە شۆڕش سەر هەڵایەتەوە هەنی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێت و هەر لە 75 دروستە بێت لە 76 شۆڕشەکە بە ئەمان شێوە پارتیش خۆی بە ناوی قیادە موقەتە و بەڕێزیشتان دوای سۆشیالیست و ئەوانە ئیتر لە ماوەی ئەو ساڵایە چی گۆڕا وا ئێوە توانیتان دیسانەوە شۆڕش دەست پێ بکەنەوە آخر ئەوەیە ئەو بریارەی کە درا بوو یعنی بەعام خەڵقەکە ڕازی نەبوو لەو وەزعی کە ڕوویدا لەبەرەوە
کە دییان حزبی بەعس خراپە و سروجی نەگۆڕاوە و تاسیرێکی خراپیە خەڵقی دەربەدەر کرد بۆ جنوبوانە ئیتر شعوری قومی دیسان هین بۆوە دروست بوو دەست پێ کردەوە ئەو شتانە بەڵام فەرقی هەبوو لەگەڵ شۆڕشی ئەیلول بەڵام شۆڕشەر دەستی پێ کردەوە بە دکتۆر لێرە لە باسی یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان پرسەکە ئەچێتەوە سەر وڵاتانی دەرەوە ئەوەی دەرەکەوێت بڵێن ئەو شۆڕشەش بە تایبەتی یەکێتی سووریا بەدەست لە پشتدانی سووریا بوو بێت دژی سەدام حوسێن قسەیەکی سووریا و لیبیا سووریا و لیبیا تەیدیانە کردە ئەوان ینی تەیدی جدی سەدام بوون تر تەیدی ئەو حافزە سەد لە سەدام زۆرە ترسە دژی یەک بوون ینی ئەو هاوکاری ئاشکرا بوو تەنانەت چەکیش بەڵێیان کرد سووریا و لیبیا دژی حکمی سەدام بوون لیبیا یارمەتی دارایی ئەدا سووریش بە چەک و حدود و ئەوشتانە یارمەتی هەر کارەساتی هەکاریش بۆ هۆیەوە بکە چوون لە سووریاوە چەکی بێنن چونکە قەرار و کە بچن چەک بێن بەڵێ بۆ هۆیەوە ئەوە شەڕەڕۆیە بەڕێزت لە هەکاری نەبوویت ینی لەو کارەساتە ئاگادار نەبوویت با بڵین بامن لە کوردستان بوو مەبەستمەوە نەچوون بۆ هەکاری و مەکاری بەڕێزت پێتوانی هەر یەکێتی بۆ ئەوە چوو بوو لەو ناوەیە بنە و بارەگا دابنێ من ئەوی کە بزانم کە من لەو ناوە بووم یەکێتی بۆ چوو بوو کە ئەو چەکانی لە سووریا بۆی دێ بیهێنێ چونکە 800 کەس بوون 400یان بێچەک بوون چەند چەک بێنن بەڵام تەبیعی لە پاشەوەی کە دێن تەمۆحیان هەبوو لەو منتقانە بارەگە دابنێ ڕاست بەڵامی تر ئەوانیش پارتی ڕازی نەبوو خوان بۆ حازر کردبوون و بۆ شەڕ و هەراوش خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووەمی دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان تاکو بەشی سێهەمی ئەم دیدارە خواتان لەگەڵ